بینەران و بیسەرانی خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام خۆشحاڵ و بەختەوەرم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی بەفەڕ بە ئێوەی عەزیز و خۆشەویست شاد دەمەوە. ئومێدەکەم سەرلەبەری ژیانتان پڕ لە فەڕ و بەرەکەت و خۆشی و ئاسوودەیی و ئارامی بێ و تاعەت و عیبادەتی ئەمڕۆی جومعەشتان پیرۆز و وەرگیراو بێ لای خۆی گەورە. لە بەرنامەی بەفەڕی ئەمڕۆماندا باز لە ڕوحم و میهرەبانی و بەزەیی خوای گەورەکەین بەرامبەر بە بەندەکانی. وەکو شاعیر و عارفی خواناسی گەورەی کورد مەحویە فەرمێ مەگەر بەرمەوجی بەحری ڕەحمەتی خۆیم خا وەسفی سەتاری وەگەرنا زەحمەتە پاک بوونەوەم و ناممکینە سەترم. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە دەیەها فەرموودەی خۆیدا جوان هێمای کردووە بۆ ڕوحم و بەزەیی خوای گەورە بەرامبەر بە بەندەکانی. تەنانەت خوای گەورە لە قورئانی بەرز و پیرۆزدا دەفەرمێ ڕەحمەت و بەزەی و میهرەبانیم هەموو فراوانەکانی داگرتووە و تەواوی فراوانەکانی گرتوتەوە. تەنانەت لە ئایەتی دیکەدا خوای گەورە بە پێغەمبەرەکەی صلی الله علیه وسلم دەفەرمێ لەسەر زمانی خۆتەوە بە بەندەکانم ڕابگەێنە کەوا هیچ کاتێ ئەوانەی لە گوناه و تاوان و سەرپێچی و مەعسیەت بەرامبەر بە من ڕۆچوون و تەنانەت پشتیان کردووەتە بەرنامەکەم و لە گوناه و لە تاوانەکاندا ڕۆچوون بە هیچ کاتێ لە ڕەحم و بەزەیی و دادپەروەری و لێخۆشبووی من مەئیوس و ناومێد نەبن چونکە خوای گەورە لە تەواوی گوناهەکان خۆش دەبێ. ئەبوو هوڕەیرە لەسەر زمانی ئەبوو هوڕەیرە کە ئیمامی بوخاری و مسلیم لی دەگێڕنەوە دەفەرمێ کاتێ خوای گەورە ئەم گەردوون و بوونەوەر و خەڵکەی دروست کرد لە نامەیەکدا نووسی ڕەحمەت و میهرەبانی و بەزەییم پێشی ڕق و بغز و خەشمم کەوتووە و هەر کاتێ ڕووباری مەرحەمەت و لێخۆشبووی میهرەبانیم ئەگە بێتە جۆش و خڕۆش ئەوە ئاگری ڕق و بغز و تووڕەیم بەرامبەر بە بەندەکانم دەکوژێتەوە. معازی کوڕی جەبەل هاوڵی بەرزی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە سەرەمەرگدا فەرمووی ئەگەر لەبەر شاردنەوەی فەرموودەیەک و حەقێکی پێغەمبەری خوا نەبوایە صلی الله علیه وسلم ئەم فەرموودەیەم بۆ باز نەکردن کە ڕۆژێ لە پاشکۆی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم سوار بووم فەرمووی ئەی معاز سوێن بەخوا ئەگەر کەسێک بە دڵ و بە زمان گەواهی بداکەوە هیچ خودایەک نییە جگە لە خوا و محەممەد صلی الله علیه وسلم فروستادە و نێردراوی ئەوە خوای گەورە لەش و گیانی لە ئاگری دۆزەخ دەپارێزێ. معازیش دەڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئایا من بە ئومەتەکەت ڕابگەێنم بە خەڵکی ڕاگەێنم؟ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ دەترسم پاڵ بدەنەوە و سارد ببنەوە و کۆڵێ پشتێنی لێ بکەنەوە ئیتر ئەوەندە بە ڕەحمی خوا ئومێد بدار بن کەوا ئیدی هیچ عیبادەتێک نەکەن. بۆ مەبەستە قسەکردن لەسەر ڕوحم و بەزەیی خوا و بوارەکانی ڕوحم و بەزەیی خوا بەرامبەر بە بەندەکانی میوانداری زۆر بەڕێز دکتۆر عادل شێخانی مامۆستای زانکۆ و بانخوازی ئیسلامی کردو. دکتۆر گیان زۆر بەخێر بێ، سوپاس بۆ ئامادەبوون. سپاس بەڕێز. پێم خۆشە سەرەتا لە قورئانی پیرۆزەوە بچینە خزمەت باسکردن لە ڕوحم و بەزەیی خوای گەورە. خوای گەورە کە لە پەیامی خۆیدا چۆن باسی لە ڕوحم و بەزەیی خۆی بەرامبەر بە بەندەکانی کردووە. بەناوی خوای بەخشندە و میهرەبان، سپاس و ستایشی بێپایان بۆ پەروەردگاری جیهان، پەروەردگاری میهر و سۆز کە خۆی دەفەرمێت ورحمتي وسعت كل شيء ودرود و سڵاو لەسەر گویانی پاکی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام، پێغەمبەری میهرەبانی و بەخشندەیی ئەو پێغەمبەری کە خوای پەروەردگار بۆ میهر و میهرەبانی نردوێتی کە ئەفەرمێ وما ئەرسەلناکە إلا رحمة للعالمین. و ئەو پێغەمبەری کە جەنابەت ئاماژەت پێ کرد کە لە زمانی خۆیەوە پێمان ئەفەرمێت کە خوای پەروەردگار فەرموویەتی إن رحمتي سبقت غضبي، خوای پەروەردگار هەمیشە میهرەبانی و سۆز و خۆشەویستی خۆی پێش خستووە لە ڕق و شیرینی خۆی. هەڵبەت قورئانی پیرۆز لێوان لێوە لەو فەرموودە پیرۆزانە لەو دەقە بەرزانەی قورئان کە باز لە ڕەحمەت و میهرەبانی خوای پەروەردگار دەکات کە بە شێوەیەک وەکو جەنابەت ئاماژەت پێ کرد کە خوای گەورە ئەفەرمێ ورحمتي وسعت كل شيء. لە کولیش لە ئەلفاظی عمومە واتە هەموو خوای پەروەردگار بەزەیی و میهرەبانی خوای پەروەردگار هەموو شوێنێکی داپۆشیوە. شيء هەموو شتێکە بوونی هەبێ شەیئە و ڕەحمەتش فراوانە. و خوای پەروەردگار ئەفەرمێ إن رحمة الله قريب من المحسنين. ڕەحمەتی خوای پەروەردگار لە هەموو کەسێکی چاکخوازەوە نزیکە. خوای پەروەردگار هەمیشە ڕەحمەتی و میهرەبانی خۆی نزیکە و بە هەمان شێوە خوای پەروەردگار پێش ئەوەی ڕووبکاتە بەندە ساڵحەکانی، پێش ئەوەی ڕووبکاتە بەندە چاکخوازەکانی، دەرگای میهرەبانی و سۆز و خۆشەویستی خۆی ئەکاتەوە بۆ هەموو ئەو بەندانی کە نەک تاوانبارن بەڵکو زۆر تاوانبارن. بۆیە زانیان ئەفەرموون
بە هیواترین ئاەت لە قورئانە و هیوا بەخشترین ئاەت لە قورئان ئاەتێکی خی گەورە ئەفەرمێ قل يا عبادي الذين أسرفوا على أنفسهم لا تقنطوا من رحمة الله إن الله يغفر الذنوب جميعا. یەکەم خی پەروەردگار ئەفەرمێ بە پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم ڕووناکاتە خۆی بەندەکان بۆی کە شەرم نەکەن بۆی کە خی گەورە خەجاڵەتیان نەکات ئەفەرمێ ئەی محەممەد تۆ پێیان بڵێ بەشێ بڵێ بە بەندەکانم خی پەروەردگار وێ ڕای تاوانباران لە بەندایەتی خۆی دەران ناکات ئەفەرمێ بڵێ بە بەندەکانی من واتە خی گەورە هەمی وێ ڕای تاوان و وێ ڕای مەعسیەت و یاخیبوونی ئەوان خی گەورە بە هەر بە بەندەی خۆیان ناوی ئەبات کە ئەوەش گەورەترین فەزڵە کە خوایەک ئێمە مەحروم ناکات لە بەندایەتی خۆی وێ ڕای تاوانی گەورە تاوانی زۆر و بێسنووریشمان پێیان بڵێ ئەی محەممەد قل يا عبادي الذين أسرفوا إسراف يعني زيادة روي أواني كزور زيادة رويان كردوا زور لتاوانا نغروبون لا تقنطوا من رحمة الله بيشي بهوا مبن لرحمته بزي مهرباني خواهي پروردگار إن الله يغفر الذنوب جميعا خواهي پروردگار لهمو تاواني خوش بيت بيقومان درقاي توبة كردن دناخريت وخواهي پروردگار مهري خوي لكس ردناكاتوا تأوكاتيك روح أقاتا قردن دواساتكاني جانيش حتى إنسان فرياب كبيت بيجب كروحي درشت خواهي پروردگار توبة إلى قبولكات ربا خواهي قرأ فرمي إن الله لا يغفر أن يشرك به ويغفر ما دون ذلك لمن يشاء لدنياي همو تاوانا كان شان اللي خوش بني خواهي پروردگارن وركسي بتاواني شو بمريت هل رحمتي خواه ما إيز نابت ولا رحمتي خواهي قرأ بيباش نابت إلا كسيق نبت كلا قيامته شفاعتي فريشتكان شفاعتي بيوتشاكان وبيغمبران شمولي ناكات أو كسيق باوري بخواهي قرأ نبت كافر بيت بيباور بيت أجينا همو جورة تاوانت لدنياي بتوبة خواهي قرأ لي خوش بدو كسا ولا قيامتي شاء أجر تاواني شي كرد بيت خواهي پروردگار يعني برحمتي خوي أما شفاعتي شفاعت كاران يعني بس زاي كاتي كتشولنا ودوزاخي تاوان باران أواني أهل إيمان كاتية وبردوام نية بلكو دوزاخ تنبو كسانا بدائم إيمانيتوا كباورا بخواهي پروردگار نية ككافر مشرك هاولدارا بو خواهي پروردگار زۆر باشە دکتۆریان ئەمە باسی قورآانی پیرۆز ڕحم و بەزەی خوا لە فەرمودەکانی پێغەمبەری خوادا صلی الله علیه وسلم یا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆکو نزیکترین و باشترین نێردراوی خوددا چۆن پێناسە یا وێنای ڕحم و بەزەی خوای بۆ شوێن کەوتوانی بۆ ئومەتەکەی کردووە پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام ئەفەرمێ خوای پەروەردگار کاتێک ڕەحمەتی دروست کرد ڕەحمەت 100 پلەیە لەو پلەیە 99 پلەی بۆ خۆی داناوە یەک پلەی هێناوەتە سەر زەوی کە بەهۆی ئەو یەک پلەیەوە ئەو ڕەحم و سۆز و بەزەیی هەیە لە بینی منداڵ و لە بین دایکە لە کاتێک کە وەسفی ئەسپەکات وەسفی وڵاخەکات کە کاتێک کە وڵاخێکی وەکو ئەسپ کاتێک کە یان ماین بڵێن کە نێرینەی ئەسپە کە مێینەی ئەسپە کاتێک کە بێچووی ئەبێت پێیەکانی بەرزەکاتەوە بۆی کە ئەو بێچووە لە کاتی منداڵبوونیە کە ئەو گیاندارە بێعەقڵە عەقڵی بەوە ئەشکێت بای خۆی و بەزەیی هەیە کە نایەوێ ئەو منداڵەی ئەو بێچووی ئازاری ببێت و هەروەها کاتێک پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە یەکێک لە غەزاکانە بینی دایکێک زۆر ئەگەڕێ ئەوداڵە بە شوێن منداڵەکەیە کە لە کاتی شەڕەکەیە کاتی جەنگەکەیە وەکو ئەزانن کە لە کاتی جەنگە ئینسان لێکدا ئەبڕێت ئەم دایکە وەکو دایکێکی جگەسووتە و ئەگەڕا لەم لا بۆ ئەو لا بە شوێن منداڵێکی پچکۆڵی خۆیە کاتێک کە دۆزیەوە منداڵەکەی کردە باوەشی و شیری ئەدا بە منداڵەکەی و منداڵەکەی بەخۆیەوە نووساند بوو پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وسەلام بە هاوڵەکانی ئایا ئێوە پێتان وایە کە ئەو دایکە دڵی بێ ئێستا ئەو منداڵی خۆی ئەو ڕۆڵەی خۆی بخاتە نێو ئاگر فەرمیان چۆن شتی واکات ئەین نەتبینیت پێش تۆزێک چۆنێک ئەگریا و بەچی هاوار و بەچی تاسەیەکەوە بە شوێن منداڵەکەی خۆی ئەگریا فەرمی وەڵڵاهی خوای پەروەردگار بەڕەحمترە بۆ ئێمە لەو دایکە باشان لە فەرمودێکی قودسیە کە پێغەمبەری خوا ئەفەرمێت خوای گەورە ئەفەرمی یا ابن ئادەم لێرەشە خوای گەورە ئەفەرمێ یا ابن ئادەم بۆی کە هەموو بەندەکان بگرێتەوە بۆی کە چونکە خطابی یا ابن آدم يا الناس الكتاب والسنة عامة بكافر وبمسلمانشا يا ابن آدم لو أتيتني بقراب الأرض خطايا ثم لقيتني لا تشرك بي شيئا للقيتك بقرابها مغفرة أي بني آدم أجر همو زي بركيلة تاوان وأتلا لعندك روايات أفرمية لو بلغت ذنوبك عنان السماء أجر تاوان كانت بقاتا سكي آسمان بقاتا برزاي آسمان وذاتا يعني لزايو برز بيتو بدا لآسمان بەڵام بەمەرجێک تۆ یەک تاوان نەکەی کە ئەوە شیرکە بۆ خوای پەروەردگار کوفرە چونکە کوفر گەورەترین تاوانە کە خوای گەورە خۆی ئەفەرمێت لەوە بەس لەوە خۆش نابم ئەگەنا چی تاوانەی ترێ لێی خۆشە بم من لەبری ئەوە بۆت پڕەکەم لە
بۆت پڕەکەم لە مەغفرەت و لە خۆشبوون. خی گەورە وعدی داوە إن الحسنات يذهبن السيئات کە برایەکی پیر دێ بڵای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە برۆکانی سپی بوون لە پیریە ئەویش پێڵێ ئەگەر من ئێستا ئیمان بێنم چیم لێ دێت خی گەورە چیم لێکە ئەڵێ ئەگەر ئیمان بێنی خی گەورە لێت خۆشە بێت ئەڵێ ئەگەر تاوانەکانم مەڵە گشت بووە کا بە حەسەنات چی ڕەحمەتی خی پەروەردگارکە ئەوەی کە تاوانی کردووە مادام ئێستا چابووەتەوە و بەڕاستی مسلمان بووە بەڕاستی کردەوەی چاکەکات خی گەورە فأولئك يبدل الله سيئاتهم حسنات خی گەورە خراپەکانیشی بووە کا بە چاکە کابرا ئەیود ئەی هاوار ئەو هەموو تاوانم وغەدەڕاتی وفەجەڕاتی غەدرم کردووە فجورم کردووە فسقم کردووە گوناهم کردووە زینام کردووە تاوانم کردووە ئەیفەرموو خی گەورە گەشت بووە کا بە چاکە لە کابرا بەڕێگاوە ڕۆژ بەڕێگاوە ئەیفەرموو وغەدەڕاتی وفەجەڕاتی هەر لە بەڕێگاوە پێی سەیر بوو ئەم خۆیان چەند بەخشندە و مێرەبانە بۆیە پێغەمبەری خوا ئەفەرمێت صلی الله عليه وسلم خی پەروەردگار ئەفەرمێت ئەگەر مسلمانی متقی بیزانێ خوا چەند بەتۆڵەیە قەت هیوای بە بەهەژ نابوو لە بەرامبەریش ئەگەر کافری بێ باوەڕ بیزانێ خوا چەند میهرەبانە قەت لە بەهەژ مەویز نابوو نبئ عبادی أني أنا الغفور الرحيم وأن عذابي هو العذاب الأليم بۆ خی پەروەردگار فەرمێ بڵێن بە بەندەکانم ئەی محەممەد پیان بڵێ صلی الله عليه وسلم کە من زۆر بەخشندە میهرەبانم من غەفور و ڕەحیمم من بەخشندە و میهرەبانم بەڵێ لە هەمان کاتیشە سایەکی سەختیشم هەیە خی پەروەردگار بە ڕەحمەتی خۆی لە ناوەکانی خۆیان ڕەحمان ڕەحیمی هەمیشە پێش خستووە وبويا إما اللي هموش هذا سبيكن بسم الله الرحمن الرحيم نعلم بسم الله المنتقم بسم الله الجبار بسم الله القوي بسم الله بلكو بسم الله الرحمن الرحيم شونك بيغمبر أفرمي ارحموا من في الأرض يرحمكم من في السماء وأفرمي الراحمون يرحمهم الرحمن بخشن دكان ومهربان كان مهربان ترين كسك خوايا رحمن في أكاد إورس الزاوية الرحم كان خواهي پەروەردگار رحمتان پێ ئەکات لە ئاسمانەوە بەڵام ئەگەر بێتەوە باسی میهرەبانی پێغەمبەری خوا بکەین لەگەڵ هەموو گروی ئادەمیزادە لەگەڵ کافر و مسلمانە لەگەڵ گیاندارەکانە لەگەڵ هەموو چینەکانی کۆمەلگایە ئەوە لەوانەیە پێویستە کاتێکی زۆر هەبێت ئەگەر بکرێ ئینشاءڵڵا لە کاتی قسەکانە ئەماژە بەشیشی ئەەکەین. دکتۆر پێم وایە فەرمودەیەکی دیکەژەیە کە پیاوێک ئەوە کە وەسیە دەکا بۆ ماڵ مناڵەکەی دوای مردنی تەرمەکەی بسووتێن و پاژماوە خۆڵەمێشەکەشی بدەنە تۆزی بەرباد و لە بەردەم بەحرێکە ئەمەش یەکێکی دیکە نیە لە وێزگە گرنگەکانی ڕحمی خوا بەرامبەر بە بەندەکان. بێگومان ئەم فەرمودەیەکی صحیحە لە صحیحی بوخاری و مسلیمایە کە کابرایەک زۆر خۆی بە تاوان بارزانیوە زۆر لە خۆی گەورە ترساوە و کوڕەکانیشی زۆر چاک بوون بۆی پێوتون کوڕەکانم ئەگەر من مردم لاشەکەم بسووتێنن نیوەم فرە بدەنە ناو بەحرەوە بۆی کە لاشەکەم تر بەحر بیبا و ناو ئاوەکە بتوێتەوە نیوەکە تریشم بکەن بە خۆڵەمێشەکەم فرەدەنە بێبانەکان با بەدەم هەوا و گێشەڵەوەکەی ڕەشەباوە بڕوات ئەوانش هەمان وەسیەتی باوکیان جێبەجێ کرد و دوای مردنی خی پەروەردگار فەرمانی کرد بە بەحر بەشەکەی خۆی بێنێت و فەرمانی کرد بە وشکایی و بە بیابان بەشەکەی خۆی بێنێت خی گەورە کابرایی زیندوو کردەوە پێیوت ما حملك على هذا چی وای لێ کردی کامە بکەی فەرمی خوایە لە ترسی تەوام کرد ئەمە ئەو شتەی تەم کابرا گومانی نەبووە لەوەی کە خوا ناتوانێت زیندوی کاتەوە خی گەورە وای دانا ئەم کیسانە وای داناوە یعنی وای داناوە ئەگەر خی گەورە ئەگەر خی گەورە فەرامۆشێکات خی گەورە ناچێت چاپۆشی لێکاوتر خی گەورە ناچێت زیندوی بکاتەوە و هەر ئێمە فرم بەڵێ ئەم کابرایە باوەڕی وا بووە بەڵام بۆی وای لێ هاتووە لە بەترسی خی پەروەردگار عەقڵی وا پەشۆکاوە ئەوە لە خی گەورە ترساوە عقلی وا پەشۆکاوە وای زانیوە کە خی گەورە چۆن کابرای ترکە لە خۆشیە وتی اللهم أنت عبدي وأنا ربك أخطأ من شدة الفرح لە خۆشیە غەڵەتی کرد کوفری کرد کوفرەکەی لێ ناگیرێت چونکە یەکێک لە مەوانعی تەکفیر کەسێ بە غەڵەت قسە بکات چونکە کەسێک کافر نابێت بە کوفرێکە ئەیکات هەنێ جار بەجەهل ئەو کوفرە ئەکات هەنجار بە تەویل ئەیکات هەنێ جاریش بە خەتە ئەیکات وەکو کابرایی کە وتمان وتی اللهم أنت عبدي وأنا ربك ئەمیش لە ترسا لێ تێکچوو خی گەورە فەرمی مادام تۆ لە من ئەترسی و ئەوە من لێت خۆش بووم وهروەها فرمودەیەکی تر هەیە حەزەکەم ئاماژەی پێ بکەم کابرایەکە بوو لە بەنی ئیسرائیل زۆر تاوانبار بوو بەڵام یەک چاکەی هەبووە ئەویش ئەوە بۆ تۆتی کاکە بە دەوڵەمەند بووە و تۆتی بە کارمەندەکانی هەر کەسێ هات قەزی لابوو ئەگەر نەیبوو چاپۆشی لێ بکەن بەڵکو خی گەورەش چاپۆشی لێمە بکات تجاوزوا عنه لعل الله تجاوز عنا ئێوە چاپۆشی لێ بکەن باوەڕ خی گەورە چاپۆشی لێمە بکات خی گەورەش فەرمی مادام تۆ ئەوە میهرەبانی لەگەڵ خەڵکە لەگەڵ قەرزی خەڵکە ئێمە چاپۆشیمان لە تۆ کرد خی پەروەردگار دائما يعني خۆی ئەفەرمیە هەل جەزاء الإحسان إلا الإحسان. زۆر باشە دکتۆریان پرسیارێکی پێچێت لەوە چه پرسیارێکی فکری و فەلسەفی بێ دەگوترێ وێناکردنی ڕحمی خوا
لە قورئاندا جیاوازترە لەو وێناکردنی کە فرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بۆ ڕوح و بەزەی خوا کردویان. واتە دەگوترێ خوای گەورە لە قورئانی پیرۆزدا جۆرێ لە توندی و زەبروزەنگی بەرامبەر بە بەندە کافرەکانی هەیە، بەڵام لە فرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هەمیشە هەست بە نەرمونیانیەکی زۆر، هەمیشە هەست بە بەرفراوانیەکی ڕەحمەت و بەزەی خوا کرێ بەرامبەر بە بەندەکانی خوا. ئەم جۆرە تێگەشتە بۆ ئەم دوو گریمانەیە، بۆ ئەم دوو سەرچاوەیە کە قورئان و فرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم چۆن لی حاڵی بین کە ئایا ئەمە بەم شێوەیە کە خەڵک باسیەکەیانە. یەکەم ئەم بۆچوونەوانیە چونکە قورئان و سنت دوانە یەک سەرچاوان. پێغەمبەری خوش خوای گەورە خۆی شایەتی بۆ ئەدات کە پێی ئەفەرمێ وما ينطق عن الهوى إن هو إلا وحي يوحى. وقورئانیش مجملە و بەیانی قورئانی سنەتی پێغەمبەری خوایە، واتە فرمودەکانی پێغەمبەری خوا عەلەیهی الصلاة والسلام ڕوونکەرەوە و بەیانکەری مجملی قورئانی پیرۆزە. و قورئانیش بە هەموو شێوەیەک لە قورئانی خوای پەروەردگار ئاماژە بە ڕەحمەتی خۆی ئەکات و لە قورئانی خوای پەروەردگار بانگەشە ئەکات بۆی کە تەنها کەسێک هەر کەسێک بەڵکو ئەو کەسە ناو ئەبات بە کافر کاتێکە و بە زاڵم کە لە ڕەحمەتی خوای گەورە يعني بهواء أبيد ومن يقنط من رحمة ربه إلا القوم الضالون وكسيك قمرايا كسيك رحمة خوي قربي باش ببيت وخوي قرب خوي أما جاكات برحمة خوي كتشن فراوانا خوي دقا رحمتك هاتوا لبندكاني خوي بوي بيغمريك خوي يعقوب عليه السلام دواي تشندين صال دابران دوا كاد لكركاني كبقرين باشن يوسف وباشن بنيامين چونك لرحمة خوي قرب بيباش مبن وبهواء مبن بەڵام ئەکرێت فرمودەکانی پێغەمبەری خوا فراوانتر چونکە قورئان زیاتر مجملە و قورئان دقێکی تەواو بووە کە وحی خوای پەروەردگارە. پێغەمبەری خوا هاتووە ئەو نەسرانەی زیاتر ڕوون کردوێتەوە، یان دەکرێت کاتێک کە قەواعیدی شەرع لە قورئانە بەتەفسیل بەئیجمال باس کراوە چۆن خوای گەورە ئەفەرمێ إن الله يأمر بالعدل والإحسان وإيتاء ذي القربى. ئەم سێ قاعیدەیە هەموو هەرچی خێر و چاکە هێگرێتەوە. لەبەرەمەش خوای گەورە ئەفەرمێ وينهى عن الفحشاء والمنكر والبغي. أم سيشتشك فحشاء منكر بغي هاتشي تاوان هي لم سيشتهي يعني فحشاء لقسية يعني لكردوية يعني منكرش هاتشتك غي بيسواني معروف بمنكرة يعني بغي يعني استم أو استم لقى نفسي خوتها حتى بويا أبين للسنية رون كراواتها بأسي وكراوة إنسان استم لأخويا كات أجد بلاوي كلا بيابي بلاوي بيكيتري رود بيه يعني بيكي بتي بيكي ببلاوه به أو دروزني لديني خوي أبوه تكون إنسان زول مكان بيكي خوي وأروح دروزني إنسان دابني شلا بيني نيوي سبر بين نيوي هتاوه به وهي بين أو تفصيلك هاتوا لسنة بيغمري خويا قرآن يعني خوي جرب دينا وبكتابك مجمل وتفصيلي زور بي مسائل كان كان عدل خوي جرب فريم خوي جرب أمريكا بعدل عدل لقال خوته لقال باكو دايكتا لقال دورو بيرتا لقال دراوسة كانتا لقال ذاتي خوته لقال دورو بري خوته حتى لقال همو دروس كراوة كان أبين للسنية بتفصيل أو اشتنا باس كراوة أبين بلين سنتي بيغمري خواه زادر بتفصيل باسي كردوا وزادر روني كردوا توا وكو همو مسألة كانت تشونك وكو أهل علم فرمون أوليك قرآن بيريسي بسنته سنة بيريسي بقرآن نية چونك قرآن مجملة سنة بياني قرآن ويزوجر آياتك النزانين معناها شيء ولو آياتني كهات خواروا بو صحابة بيانسير بو زوج ترسان ليك خوي قرأ أفرمي الذين آمنوا ولم يلبسوا إيمانهم بظلم أولئك لهم الأمن وتان أي بيغمري خو آيات خوي قرأ أفرمي كاس إيمان بين ظلم نكات شيء هي لأيام أينا لم يظلم نفسه بيغمري خو أفرمي نعم بس إخوة لو ظلم نية ظلم نوعي زورة بس إخوة لو ظلمي أكبر تكون ظلم سين نوعي هي ظلمي تولى قال خوي قوريا كشركة ظلمي تولى قال نفسي خوتها كمعاصية ظلمي تولى قال خلقها كخواردني مالو وظلم لك ردنيانا خوي قرأ أفرمي أين نابني خوي قرأ أفرمي لسر زماني لقمان عليه السلام كأفرميت إن الشرك لظلم عظيم يبقى بيغمري خوا صحابة جدري وقت وشي إشكال بنا القرآن بيغمري خوا بيورن كدونته زۆر باشە دکتۆر ڕوحم و بەزەی من بەرامبەر بە دروست کراوەکانی خوا بەرامبەر بە ژینگە بەرامبەر بە ئاژەڵەکان بەرامبەر بە منداڵی خۆم بەرامبەر بە دایک و باوکم بەرامبەر بە تەواوی ئەو شتانی کە بێگومان مرۆڤ بووە بە چەقی گردوون تا چەند دەستەبەری ڕوحم و بەزەی خوایە بۆ من واتە من لەبەر خاتری خوا بەرامبەر بە سەگێک ڕوحم و بەزەیم هەیە ئازاری پشیلەیەک نادەم ژینگە پاگەکەمەوە دڕک و داڵێ لەسەر ڕێی موسڵمانێ لا ئەبەم سەلام لە یەکێکەکەم زەردەخەنە بەرامبەر بە هەتیوێک ئەم هەموو شتانەی کە زایەڵی خۆشەویستی و ڕوحم و بەزەین تا چەند دەبێتە دەستەبەری ڕوحم و بەزەی خوا بۆ من میهرەبانی خوای پەروەردگاریان دەفراوانە و بەدەقەت خوای گەورە ئەفەرمی ومن ئەصدق من الله قیلا
کەس لەخوا ڕازگۆتر نییە. خی گەورە کە خۆی ئەفەرمێ وەسیعت ڕەحمەتی كل شيء بێگومان لە سوورەی نەملە. خی گەورە یەکەم سوورە دانی لە قورئانە بەناوی نەملەوە. لەو سوورەتەیە چیرۆک و بەسەرهات و خیتابی مێرولەیەک باسەکات لەگەڵ کۆمەڵی مێرولەکانە. کاتێک کە سولێمان بە خۆی و سوپاکەیەوە کە سوپایەکی گەورە لە هەموو زیندەوەرانی تیا بووە، حتا لە جین و لە ئینس و لە حیواناتیش و لە باڵندەکانیش کە تێپەڕم بە دۆڵێکە کە دۆڵی کە پێوترا وادی نەمل، دۆڵێک کەمی شارە مێرولە بووە. لەوەیە سولێمان کە خۆی گەورە علمی تێگەیشتنی زمانی باڵندەکان و هەموو جەندەرانی پێبەخشیوە، گوێی لێیە نەملەیەک ینی نەملەیەک ینی واتە مێرولەیەکی مێینە خی گەورە ئاماژەکە بە ڕەگەزەکەشی داواکات لە هەوارەکە بۆ هەموو مێرولەکان ادخلوا مساكنكم بچنە ناو کونەکانی خۆتانەوە، شارەکانی خۆتانەوە. لا يحطمنكم سليمان وجنوده وهم لا يشعرون. واتە سولێمان بۆیە ئەهلی علم فەرموون دائما پاشاکان، چکۆ مەزانێ پاشایەکە مەلیکێکە دائما پاشاکان بێئاگان لە ستەمی خەڵک، ئەگان لە بازار نییە چی ڕۆدات. بۆیە لەوەیە سولێمان ئەوەستێت ئەو سوپای ئەوەستێنێت فتەبەسەمە ضاحكا من قولها. پێکەنی کە ئەم مێرولەیە چەندێک مێرولەیە کە بۆیە بێ هەموو سەرکردەیەک بەو شێوەیە ئاماژگاری قەومەکەی خۆی بکات و بەتەنگ مەسلحەتی بەرژەوەندی خەڵکەکەوە بێت. ئەگەر بێنە سەر ئەوە ئەبینین پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئاماژە ئەکات بەوەی کە لە بەنی ئیسرائیلە پێش ئیسلامە ئافەتێکی بەغی، ئافەتێکی کە بڵێن لە شفرۆش، خی گەورە لێی خۆشە بێ بەهۆی ئەوەی کە ئاوادا بە سەگێک ئەبینە سەگێک بە دەوری بیرێکە ئەسوڕێتەوە لە تونێتیە دەم ئەژەنێ لە خاکەکە. ئەم ئافرەتە و لە ڕوايەتەکە هاتووە ئەفەرمێ نەزەعەت خیمارەها کە ئەو ئافرەتە لە شفرۆشیش بوو بەڵام پەچەی هەبووە، پەچەکەی خۆی دائەکەنێت، ئەو پەچەی ئەبەستێ بە پێڵاوەکەیەوە، پێڵاوەکەی خۆی شۆڕەکاتەوە بەناو بیرەکە تا پێڵاوەکان پڕەکە لە ئاو تەمەن لەوانەیە زۆر کەمی ئاوی تێچوو بێت، چەند جار ئەوەی دووبارە کردبێتەوە تا ئەو سەگە ئاودات خی گەورە بەهۆی ئەوە لێ خۆشە بێت. لە بەرامبەریشە ئافەتێک پشیلەیەک لە ماڵەکەی خۆیان سژ نەکات، نایە لێم پشیلێ نەخۆی بچێت لە دەرەوە ڕزقە پێیاکە و پشتێ بخوات نەخۆشی خواردنی پێ ئەدات، ئەفەرمێ ئەو پشیلێ ئەمرێت فدەخلت النار، بۆ ئەفەرمێ دەخلت امرأة النار في هرة، بۆیە بەهشتی خوا بەو گەورەیەوە خڵ پێناوی باشتا خۆی بە کوشتەدات ڕۆحی پێشکەشەکات ماڵ بەڵام هەنێک کاتیشە علم ئەفەرموون بەهشتی خوا جاری وهەیە بەستراوە بە پشیلەیەک و بە سەگێکەوە. سەگێک ئیسانە باتە بەهشتەوە، پشیلێ باتە جەهەنەمەوە کە لای خی گەورە چەندێک ئەو زیندەوەرانە. بۆیە پێغەمبەری خوا ئەفەرمێت صلی الله علیه وسلم هەر کەسێک دارێ بڕوێنێت هەر شتێ لێی بخوات ئەوەی کە تەڕایی تیا بێت، یعنی هەموو شتێ تەڕایی تایە، مێشولێ بێنە تەڕایی تایە لێی بخوات، وفي كل ذي كبد رطب صدقة، ئەوەی کە تەڕایی بێ لە جگەریە، کە جگەر ئەچی خواردنی ئینسان هەیە لە ڕێی جگەرەوەیە. بۆی هەر شتێک کە تەڕایی هەبێ لە تایە لێی بخواتەوە کانیەک ینی دروست دەکات یان جۆگە لە ئاوێک. ئەگەر مێشولێک لێی بخواتەوە مێشێ لێی بخواتەوە چ جای ئینسانێک چ جای زیندەوەرێکی تر خی گەورە خێری بۆ ئەنووسێت. و نمونەمان زۆرە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چەندێک داوای کردووە کە حتا ئاگایان لەوە بێت کە وڵاخێکی سواری زۆر لە حملی خۆی زۆر لە باری خۆی لێ نەنێن و جارێ لە جاران وشترێک دێت لای پێغەمبەری خوا شکات دەکات. پێغەمبەری خوا ئەبینن لێکی لە غەزاکانە چۆلەکەیە کە پێغەمبەر بۆتر بە عەربی الحمرة، حمرة يعني لە عەربیە وەکو شتێک وەکو چۆلەکە وایە سوورەیەکە، یعنی وەکو بڵێن وەکو چۆلەکەی خۆمان نوع چۆلەکەیەکە کە دێت باڵەکانی ئەدا بە زەویەکەیە و بە دەوری ئەو سوپای ئەسوودە. فەرمێ من فجع هذه في ولدها، شێر لە ئێوە ئەم تەیرەی تۆقاندووە بەهۆی بچکەکانیەوە. سەحابی ئەڵێ پێغەمبەری خوا من بچکەیەکم لەو بچکانی ئەو هێناوە، بۆیە کە بۆیە جێڕێتەوە ئەنجا ینی باڵندەکە ئەگەرێتەوە هێلانەکەی خۆی هێم نەبێت. پێغەمبەری خوا سوپایەک ڕائەگرێت لە پێناوی ئەوەی کە ئەم باڵندەیە بێچوویەکی لێ فرێنرا بۆ شێوەیە خۆشی ئەفەرمێت ارحموا من في الأرض يرحمكم من في السماء، فەرمێ ارحم ترحم. پێغەمبەری خوا کاتێکە ڕۆژان لە حەسەنی کتەزای لە باوەشا بوو ماچی ئەکرد، هیچێک لە سەحابە لەوێ بوو کەبرەی عەرابی بوو، وتی وەڵڵا ئێمە عادەتمان نییە کە کوڕ ماچکەین یان خۆ مناڵ ماچکەین، من دە کوڕمەیە کەسم ماچ نەکرد. فەرمێ من چی بکەم کە خی گەورە ڕەحمەتی دڵیتوە دەرکردووە. بۆیە ئەو کەسێک کە میهرەبان نییە، ئەو کەسێک کە خۆی ئەگریا بۆ منداڵەکانی خۆی پێیان سەیر بکە پێغەمبەری خوا بگری و پێغەمبەری خوا گریاوە لە ژیانی خۆیان بۆ ئیبراهیمی کوڕی بۆ وەفاتی خەدیجەی خێزانی و ئەش فەرمێ الراحمون يرحمهم الرحمن، ئەوانەی کە بەخشن و میهرەبانن خی گەورە لە ئاسمانەوە ڕەحمیان لێ ئەکات.
زۆر باشە دکتۆر بمانەوە نەمانەوێ بەشێکی باک ئەگەر بڵێن کەمیشە لە موسڵمانان پێیان خۆشە هەمیشە خوددا بە خودایەکی تند بە خودایەکی هەمیشە دۆزەخ کراوە بۆ بەندەکانی وێنا بکەن وات پێیان خۆشە خوددا هەمیشە بە زەبر و زەنگ و تند و تیژ بێ و ڕەحم و بەزەیی نەبێ بەرامبەر بەندەکانی و تەنانەت ئەو ئایەت و فەرمودانش فۆکسەکەن و گەورەکەن کە تەنان لەوە چێ خوای گەورە بۆ دوژمنێکی سەرسەختی خۆی و پێغەمبەرەکانی خۆی ناردبێتی خوارە یا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە وەسفی یەکێک لە موشریکین و لە زاڵمانی سەردەم یان ئەم سەردەمە وێنای پێناسەی کردبێ بەڵام موسڵمانان هەر بۆ دژی یەکتر بەکارهێنن ینی واتە خۆ ناخۆشە کە خوای گەورە هێندە بە ڕەحم و بە بەزەی و بە سۆزە چۆن ئەم تێگەشتنە هەڵەیە ڕاست بکەینەوە ئەوە خراپ تێگەشتی ئەو موسڵمانەیە کە بۆ شێوە لە ئیسلام تێگەیشتووە بە پێچەوانەوە رحمت أصل شريعته وأصل هاتني حكمت لها هاتني بيغمبران وحكمت لها هاتني بيغمبري خومان كخاي توانين بلا وما أرسلناك إلا نقمة للعالمين وما أرسلناك إلا غضبا للعالمين نفرموا فرمتي وما أرسلناك إلا رحمة للعالمين وليش يفرموا للمسلمين ليش يفرموا للعرب أو للأكراد فرميتي للعالمين وهروها آسان كاري لدينا ورفع حرج لدينا ويأبينين أو كساني كدين بتنتجي بخلق كيانا أو خلاف دينا أصل بيوصف فرمي إنما بعثتم ميسرين أيوة خو ناردوني بويك آسان كربن خو يقرأ فرمي الله بكم اليسرى خو يسري أبد خو فرمي يسر مبد وعلينا خو يسرينا عسري أبد وخو يقرأ لقرآن يعني باس رفي حرجك هاد ورفي حرج لأصول دينا لأصول شريعتها أصل دينا أصل أويك لفتوايا لقاني دينا إيش بواب كريت بيغمري خوالا كاتي حجة كاتي كلام برسي من نمزاني وبيش أويك سرم شاب كم بردم هاي يشتوى الرمي مكردوها بيش أويك الرمي بكم قرباني مكرد فرمي لو روجيا ما سئل عن شيء قدم ولا أخر إلا قال افعل ولا حرج يعني ما جعل الله عليكم في الدين من حرج خواي قرأ فرمي لديني أوي حرجني أو تيشتاقني كالإسلام بلا تشاليني يعني من شي بكم يعني شون بكم كاتي نوجا كم بنا منا مثل قتابية قال لما نسمع محاضرة وشوا ساعات 5 ساعات محاضرة يوم شلون نشكم نا إلى بين نشكي بيت الدرنا توين جمعي كايوكاتها نخوشك توين جمعي بكات لسفراي لباراناي بويا خواي قرأ فرمي لديني إسلام حرجني تو علي حرجها قالت تو بيشواني أو يا تقصاكي لبروا وينا كردني وكسر خوي وروانيت وهم آيات قتالش للقرآن هم ولاتك وزادي دفاعي هم ولات سباي هي هم صالان بولين هي هم استولاتي علاقة شوارع بينجم كسر العالم لبم حال الشبكة سوترين سباو شكو تقامني هي كزنا لبوتشي هيتي وهم ولاتي وزارتي دفاعية هم وزارتي كلية عسكرية هي هم ولاتي بوليس وأسايشي هي أما أنا هم بشكل منظومي جيان قرآن يش بشكل لو كإنسان لا قرآن بدقتي خوي أماجي كردوا لا لآيات قتال لقيت شيء قتال كريت وقرآن أماجناك بويك القرآن كتب بيت كال شن آياتي قتاية لكاتك آيات رحمة بزي آيات مهرباني لقرآن دقاتي أو آيات نك خايجر باس قتالك أو قتال نج باسي شيء أكاد أي بو باسي هناك نك خايجر القرآن مردني كسرنا أبا بمردني هم جهان وزندوك النوي كسك غيبته الدكتور كسك آية بهوي طب وبيت ياخذ بهوي هاوكاري كرد مجرد نخوشك إما بانجشي بو أكريد كأم بيسي بهاوكاري هي ككسانة كو أبنوا بويك روحي أو كسب باريزن لأن خوشيك لا بوي عملاتي كوا خايجر فرمي فكأنما أحيا الناس جميعا خواهي قولة خيري أو يبوان وسيد همو الزويج مردبيت أو سندوب كاتو خيري أو يبوان وسيد وداياتي تيشك خواهي پروردگار چني أما جاء كات بحرامبوني قتل وقوري تواني قتل وحتى في غمري خواهي أفرمي صلى الله عليه وسلم همو كسيك يعني بيتواني رحمتي خواهي قولة همو كسيك رحمتي خواهي بوهايا وهي زور إلا كسيك زور يعني لحالتك نارحتها سبب برحمة إخوة كخوين رشت بيت وتهيش كساجنية بقدر خوين ريش خوي جوال لي تورا بيت ومعرض بيك خوي جوال لي خوشنا بيت خوي ليش خوش بيت بلام زوز ولا خد شلون بلن تول حالتي زوج جوازة وتهيش توقت بيا وكشتن لي خوي جوال جورانية ك بيغمري إخوة أفرمي صلى الله عليه وسلم يعني كعبة لي خوي جوال بيرازة روخاندني كعبة بردي بقدر خشني خوين يك مسلمانية دكاتة أمان همي أماجن بويكا نخير خوي پروردگار خوياجي مهربانة إما نجار لا لو أنا وكسل خويا وبين أبكات بلام إما همي شابه دقي رحمة خوي جورا بو خلق بكينوا وأفر مديش هم لو أنا زربي بدنا بسويت يعني كابراج لبني إسرائيل دو خوي وهاوري شيء كان زور متقي مسلمان بيش كان تاوان باربو أم متقي مسلمانة بيود بهاوري كي واز بين التاوان تروج كان هر وازنا أنا وتي والله خوالت خوش نابت خوي جورا فرمي توي شيء يعني بنعمل وقصاكي
ومن لو خوش بوم تۆ کەمە دۆزەخەوە لەبەرەوە پێغەمبەری خوا ئەفەرمێت بەهشت و جەهەنەم لە ئێوە نزیکە أقرب إلى أحدكم من شراك النعل لقيتاني بلاوكي لو نزيك ترى لبروا رحمتي خو أو فراوانه بكز درجات خو دانا آخرت أوش كي ما إيل حتى لعنتي خو بردقار نبي بكافر يبرن لعنتي خو لبه بتعيين يبرن لعنتي خو لكافران لعنتي خو لا يهود ونصارى شو كده أنا مسلمان بيت إلا لعن كسركين كلاسات كفركين مردبات يعني فرعون بكافرين مردوه هامان بكافرين مردوه يعني فلان كسك ميناسين نزيكوا يعني بينين بتاعي خمانوا بكفر ومردوه أجدنا أرين لعنتي خو لو كساني كوان لو كساني كأو تاوان كان لعنتي خو لإنساني ربا خور لعنتي خو لإنساني مشروب خور بلام كاتك كبرك بين مشروب خورة بدون لعنتي خو لبيت شو كل وانا مشروب خور بنشكريش بيت ويجي تاوان إنسان كافر نابت إلا بكفر الشرك نبيت ودرجة رحمتي خواش بو أوان شهر كراوة توا بو كذا ناخرت ببوشيوية ما مالب كين وخوا جورا بوشيوية دوالي ماكات هرش كسيك خلافي أما بلاد هو بيتشوانا ب كتاب السنة. زور باشا دكتور كاتي خوي من الخوان نوايا فرموديك وكل لميش مع هاتو خيالم كبيغمري خوا صلى الله عليه وسلم فرمي خواي جورا ببيانوه يعني بونه بو بيانوه اقرأ لعبدو بندي خوي خوش به. ام فرموده چون املی تبگین وقتا چون خواهی گوره بیانوی یک دادوزه تو وقتا چون پیغمبری خدا صلی الله علیه و سلم لفرموده ترافه بگمان کان تان حدود کانی خواه الوشه نوا ام بیانوه چون که خواهی گوره هر اگر بدوای بیانوی که بوی بندکی لدوزه رزگار کابی خاطب اشتو. یکم خواهی خوی بنفس القرآن فرمید والله يريد أن يتوب عليكم. لبرانبرا فرمي والله أوانك حزن الشهوات أوان حزن لي أوان يعني ببتوانوه والله يريد يتوب عليكم ويريد الذين يتبعوا الشهوات أن تميلوا من العظيم أوانيك اتباع الشهوات كان يعني لابر بوي أمر بينين بهموش شوازك والله دريت كخلق بوي الشهوات وأرزوها تشتي شهواتي دنيا بيت شي أفرد بيت شي متاع دنيا بيت خوي أفرمي خوي جورا يعني ويسي خوي جورا ليخرجون النك ويسي خوي بربدقار بيتبع عذاب بهمان شواش يعني بيغامري خوي أفرمي خوي جورا لمو بنديك خوش بيت وأفرميت وهمو بني آدمك توان بارا كل بني آدم خطاء وخير الخطائين التوابون وخواي جورا أفرمي خواي جورا فرميتي أجر إيوه قومي بن قد توان كان خواي جورا إيوه لا أباد قومي كإهنت كتوان بكاو خواي جورا دعاء اللي خوشون بكاو خواي جورا اللي خوش بيت خواي الرحمن الرحيم أجر تواني إيوه نبوايا رحمن الرحيم خواي جورا درناكوت وهذا صفتي الرحمن الرحيم وقت درك بيت لخواي بردقارك إما توان كان خواي جورا لما خوش بيت وشيطان شميش أي إنسان ما يبيس كلا رحمة خواي بردقار بيت الله تو تازه توان زور کردووە خالت لێت خۆش نابێت لەبەر ئەوە بێگومان ڕەحمەتی خوای گەورە زۆر فراوانە و خوای گەورە بە هەموو شێوەیەک دەرگای ڕەحمەتە کاتەوە ئەبینین ڕەمەزان دێت چەندێک ڕەحمەتی خوای بەردگار ڕەمەزان تەوا بێت شەشەڵان دێت شەشەڵان تەوا بێت ڕۆژی عەرەفەیە ڕۆژی عەرەفە تەوا بێت ڕۆژی محەڕەمە جومعە بۆ جومعە پێغەمبەر فەرمێ نوێژ بۆ نوێژی نیوەڕۆ چی ئەکەیت تا عەسر چیت کردووە لەو بینە نوێژی عەسر کە بە جەماعەت خوای گەورە ئەوت بۆ ئەسڕێتەوە وهروها جمعة بو جمعة لبين جمعة بو جمعة شيء أكيد خواهي قرب هو جمعة كتير بتصريته رمضان بو رمضان هم كفارته رجع عرفة سرناوي تواني دو صالة يكرر دو صالة دهاتوش أما أنا همي خواهي قرب بالفعل بهانة خواهي قرب أيوة بدكاني خوي خوش بيت خواهي بندي خوي خوش بيت إما عبدي خواهي بردقارين وخواهي قرب رحمن الرحيم بخشن دومي هربانا بشويك رحمانة كل الدنيا رحمتي خوي بو كافر مسلمان بيكساني دا بشكات أخوة رب العالمين جوازنا أخذ حتى نيوان كافر مسلمان شو رحمة بزاي خوي دكتوره نوتونو روح مبزيك ما خوي يقول لفرم دكي بيغمري خوي صلى الله عليه وسلم ماجد بدا تاتشند تنها أيبو مسلمان يابونا كافر ومسلمان شون للروج قيامت دا سود لم نوتونو ما وي رحمي خوي يقول وربقنا لا دنيايا خوي بربدقار رحمتي يكسان أبو كافر مسلمان چونکە جوازنا أخذ هم بندي خوي بربدقار بو أبيني كافريش خوي يقول رزقي في أداة نوي في أداة باري أداة دولة من ديكات جروا هي مسلمان مبتلى أكاد چونکە وهندي فرمودمان هيك خوي جورا بو إيك لقيامته زاي بند صالح كان نداد للدنيا بنا خوشي بكمل بلا مبتلى أكاد بو إيك خوي جورا توانا كان ليه بصرته حتى بعذاب قبر خوي جورا توانا كمان تواني ما صرته بو إيك كاتشين محشرة زورة توانا كمان صرابته أما أنا همي أسباب بو إيك خوي جورا أيوة بند كان خوي خوش بيت وزور بي عذابي أمتي إسلام خوي جورا هالدنيا توشان أكاد بو إيك لقيامته عذاب كان سخدنا بيت لقيامتي شخوي جورا كومالك دقايق كردوتو بو بخشندي خوي يكميان شفاعتي ملائكه كملائكه بيان شفاعت كان بو بندي مسلمان كتواني كردوها دوم ملائكه پیغمبره بيان فرمي همو پیغمبريك لدنيا دعائك هو
دوعای کردو لە قەومەکەی خۆی وەکو نوح دوعای کرد لە قەومی خۆی لوط وەروەها هود باقی پێغەمبەران بەڵام من دوعا کەم هەڵگرتەوە بۆ ڕۆژی قیامەت بۆ چێ نەک بۆ مسلمانەکان بۆ لأهل الكبائر من أمتي ئەوەی کەبائری گوناها گەورەکانە وەکو قەتل وەکو زینا وەکو دزی ئەو تاوانە گەورەکان کە کەبائریان پێ ئەوترێت بەڵام ئەوەی کە لە ڕەحمەتی خوا مەحرومە ئەو کەسەیە کە مطلقاً کافرە واتە باوەڕی بەخوای گەورە هەر نییە و کوفری بەخوای گەورە کردووە شرکی بەخوای گەورە کردووە دژایەتی دینی خوای گەوری کردووە دینێکی تری هەبوو غیری ئەو دینی کە خوای گەورە پێ هاتووە ئەو کەسە شوم ڕەحمەتی خوای گەورە ناکە بەڵام ئەوش لە دنیای خوای گەورە هەر کەسێکی کافر حەسەنەت بکات خوای لە دنیای پاداش دەدات و بێ جۆ کەس دەڵێت بۆچی ئەوروپیەکان ژنێکی خۆشن ئێمە ژنێکی ناڕەحەتین ئەوروپیەکان بەس دنیایان هەیە خوای گەورە لە دنیای بەرامبەر بە عەدلی خۆیان خوای گەورە بە ئینسافە بە لەگەڵ ئەوانە و خوای گەورە بە عەدلە خوای گەورە دادوەرە بۆیە لە دنیای داوا بەوان بەڵام قیامەتی داوا بە ئەهلی ئیمان ئەهلی ئیمانیش بەرامبەر ئەوەی کە چاک بنەوە خوای گەورە لە دنیای بە کۆمەڵ مبتەلا بە کۆمەڵ بەڵا تاقیە نەکاتەوە بەڵێ لە قیامەتە خوای گەورە هەڵبەت جیاوازی خاتنی عذابی کافرەکانیشەوە بەڵگەشمان بۆ ئەوەیە کە ئەبوو طالیب بە شەفاعەتی پێغەمبەری خوا پێشەوەی کە شەفاعەت نەهی بکرێت ئەفەرمێت کە لە دنیای باش بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خوای گەورە لە قیامەتە ئیخاتە ناو لێواری جەهەنەمەوە و ئەفەرمێ گە من نەبوومایە ئەوە ئەبوو طالب ئەچووە ناوەڕاستی جەهەنەمەوە بەڵام بە هیچ شێوەیەک لە ڕۆژی قیامەتە کافر لە جەهەنەم نایەتە دەرەوە بەڵام هەموویان لە یەک ئاستانین چونکە جەهەنەم دەرەکاتە لە بینی یەکێ بۆ یەکێکی دەرەوە دەیەها ساڵ فەرقی هەیە بەڵام ئەوەی کە مەحروم بێت لە ڕەحمەتی خوای پەروەردگار تەنها کەسێکە کە بە هیچ شێوەیەک پەیوەندی بە دینی ئیسلامەوە نییە و باوەڕی بە خوای گەورە نیە بەڵام جگە لەوان هەرچەند تاوانی کرد بێت یان بە شەفاعەتی پێغەمبەران و پیاوچاکان یان بە ڕەحمەتی خوای پەروەردگار یان بە عەزابی خوای گەورە پاکە بێتەوە کەسێکی ئەهلی ئیمان لە جەهەنەمە نامێنێت دکتۆرەوانەی لە دنیادا مسلمانن لە عایلەیەکی مسلمانن و خواپەرستن بەڵام ناومێدە من لە ڕوح و بەزەی خوا زۆر جار بوونە کردەوەیەکی خراپەکە یان بوونە تاوانێکی لێ ڕوودەدا یان بوونە خەڵک بە تاوانەکە ێزانن ئیدی ناومێدە بێ و دەرگای هەزارەها تاوان و معسیەت و پشتکردنە خوا لە خۆیەکاتەوە و بە یەکجاری پشت دەکاتە بەرنامەی خوا و ڕێبازی خوا و قورئانی خوا يعني وازیان لە ئیسلام بەڵێ بەس ئەمانە لە ناومێدبوونیانەوە لە ڕوح و بەزەی خوا ئەم هۆکاری ناومێدبوونیان چی لە کاتێکە خوای گەورە فەرمێ ئەگەر نەغڕۆ بوون لە گوناه و تاوانی خۆتانە هەر ناومێد مەبن چونکە ڕەحمەتی من هەموو شتێکی داپۆشی و شەیتانمان لێ ئەکات چونکە شەیتان گەورەترین هۆکارە بۆ ئەوە و هەروە هەمیشە ئینسان بۆ هانەدات بۆیە لە فەرمی سەحیحات و پێغەمبەری خوا فەرمێت ئەو عەبدەی کە تاوانێک ئەکات توای داوای لە خۆش نەکات مثلا ئەگەر تۆ سەر تاوانەکەی چەند جارێک ئەڵێ خوای گەورە فەرمی مادام ئەم عەبدەم گومانی وایە کە خوایەک هەیە هەم لێ بردەیە هەمیش خاوەن سزای لێ خۆشە بم بەڵام خوا نەخواستە ئەگەر لەخوا ترسا زۆر لەخوا ترسا ئاساییە لەخوا بترسێت چونکە ئێمە ئەسڵ ئەوەیە لە بینی خۆف و ڕەجایە بین خۆفمان هەیە لە عەزابی خوا و ڕەجا و تکامان هەیە بە ڕەحمەتی خوای پەروەردگاریش پێش مردنمان کاتێکە لە ساغین دائما لایەنی خەوف ساڵەکەی مەسەر لایەنی ڕەجایە بترسێ لە خوای پەروەردگار بترسێ لە عەزابی خوا بەڵام وەختێک کە نزیکە بینەوە لە مردن هێن نەخۆشەکەوین هێن ئەچینەوە هەستەکەین کە ئیتر لەوانەیە بەرەو مردن بچین و کاتەیە عەکسی کەینەوە چونکە ئیتر تەواو کاتی ئەوە نەماوە هیچمان پێ ناکرێت لەسەر جێکەوتوین ئەو کاتە بێ لایانی میهرەبانی خوا زاڵکەی مەسەر لایانی خۆفە بەڵام ئەگەر ئەو بێهیواییە نەبێتە مایی کە وازنان لە نوێژ باوەڕ نەبوون بەخوا تەنها بریتوە لە فکرەیەک ئیشەڵا خوای گەورە لێی خۆشە بێت وەکو هەموو تاوانەکان یەئس لە خوا تاوانە گومڕاییە ئەگەر ئەو یەئسە ببێتە مایی کە واز بێنێت لە ئیسلام باوەڕی بەخوا نەمێنێت باوەڕی بە دین نەمێنێت ئەو پێ کافرە بێت والعیاذ بالله بەس تەنها ئەگەر بێت و تەنها وەکو یەئسێ بێت وەکو ترسێ بێت لە ناخیە تاوانەکات چونکە نابێت لە ڕەحمەتی خوای گەورە بێبەش بێت بێبەش بووان لە ڕەحمەتی خوا یاخود بێهیوایان یان کافرن یان زاڵمن یان گومڕان ئەوەی کافر بێ ئەو کەسێک کە باوەڕی بە ڕەحمی خوا نەماوە والعیاذ بالله ئەو دومیش ئەو کەسانن کە بەرامبەر بۆ هەموو دەقە پیرۆزە بەرامبەر بۆ هەموو هیوا بەخشەی کە خوای گەورە بەخشێ بە ئێمە ئەبینن ڕەشبینن ئەوەش تاوانە بەڵام بێگومان خوای گەورە لە هەموو کەسێک خۆشە بێت ويتوب الله على من شاء. دکتۆریان پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمودەیەکی دەفەرمێ خوای گەورە لە گوناهی هەموو ئومەتەکەم خۆشە بێت تەنها و کەسانە بن کە شەوان گوناه و تاوانەکەن بەیانی بۆ من باڵفژەکاتەوە سنگ دەرەپەڕێن ئەڵێ من ئەم شەو بە شانازی ئەو گوناهەم کردووە ئەمەش چۆن ڕحم و بەزەی خوای تێدایە کە خوا لە گوناهی هەموو بەندەکانی خۆشە بێت بەڵام کەسێک کە شایستەی ئەم عەفو لێخۆشبیە خوانیە و شانازیەکە بە گوناهی خۆیەوە و خۆی وەکڵێ فژەکاتەوە لە نێو کۆمەڵگەیە ئەم فەرمودەیە کە ئەفەرمێت كل أمتي معافى إلا المجاهرون هەموو ئومەتەکەی من معافایەوە خوای گەورە عەفویان ئەکات إلا مجاهر شيء أو كسر كخاي جرب بشو تواني أو كسر بشو تواني شو خاي جرب ليه خوش بيت ستريك هات شونك لبني إمم خاي جرب ستريك هي برديك هي هم كسر لإمة كاوي كسر مسلمان متقية خواز وشتي بدا بوشيوا
ئەگەر ئەو پەردەی لا بەرێ لە ماڵی خۆیان فەزح بێت چونکە هەموو کەسێ قسەی ناڕێکی کرد ڕۆژە لە ڕۆژان کردەوەیکی لێ ڕووداوە لە تەمەنیە یعنی هەنێ شتێ ئەگەر تاوانیش نەبێت جاری وایە لایق نییە چۆن تۆ جاری وایە هەنێ قسە هەیە خۆ حرامیش نییە بەڵام لە هەن شوێنە لە ڕوود نایە بیکەی بۆیە ئەو سەترەگە خوا هەڵی ماڵێ هەر کەسێک هەر چەنە مسلمان بێت هەر چەنە متەقی بێت بێ جیاوازی خۆ ئەو سەترە هەڵماڵێ ئەو پەردەی لا بەرێت لە ماڵی خۆیان گوڵە شاشەوەڵێن ها باوچیت کردووە ڕۆژە ڕۆژان قسەیەکی وات کردووەکەوە ئەمە چۆن لە تۆ شاوەشاوەتەوە ئەم لام داڵگەن خۆی پێی بڵێن خۆی گەورەی سەتر کردووە خۆی گەورە شەوان هەموو تاوانە ئەگرە سەترێکات ئەو کەسێک کە بەیانی هەڵاسێت باسیەکە لا خەڵکە جەهریەکات ناو خەڵکە و بڵاوێکاتەوە معنای ئەوەیە کە خوا قەڵی خۆش نابێت معنای خۆی گەورەی بەشی بەری ئەو عەفۆ ناکەوێت بەڵام ئەگەر تۆ بکات خوا لێی خۆشە بێت ئەگەر شەفاعەتی بکڕی خۆی گەورە لێی خۆشە بێت لەبەرەوە لەوەیە بەڵێ ئەو کەسێک کە شەو گوناهەکە بەڵام ئیشارێتەوە لە بینی خۆی خۆیان تۆبە ئەکات خوا لێی خۆشە ئەو کەسێک کە باسێکە ناو خەڵکە و خۆی پێوەڕادا هەیە بەڕەسمە ئیگرێت هەیە بڵاوێکاتەوە لە من فلان کەس متوانیم لەگەڵ ئەو کەسەیە وا بکەم ئەو بکەم ئەمە لەو عەفۆ مەحرومە بەڵام ئەویش هەر مەحروم نییە لە عەفوی خوا مطلقی زۆر سوپاس دەکەم سوپاس بۆ جەنابەت کە میوانی ئەمڕۆی بەرنامەی بەفەڕ بووی خوای گەورە پاداشتی بەخێر بداتەوە ڕوحم بەزەی خۆشی بارێنێتە سەر دڵ و دەروون و کردار و سەر لەبەری ژیانمان بە ڕوحمی خوا بڕازێتەوە ئامین ئەجمعین زۆر سوپاس دەکەم بینەرانی بەڕێز و خۆشەویست زۆر سوپاس بۆ ئێوەی عزیز و خۆشەویستیش تا بەگەشتنەوەی تر لە بەرنامەی بەفەڕ بەخوای گەورە مێرەبانتان ئەسپێرم هەر شاد و سەرکەوتوو بن خواتان لەگەڵ